هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانان بۆ سەر چەکدارانی داعش لە خۆراوای کوردستان هەمیشە بە گەرمی لەلایەن پەیەدە و کانتۆنەکانی خۆراوای کوردستانەوە پێشوازی لێکراوە، بەڵام دەستپێکردنی هێرشە ئاسمانیەکانی تورکیا لە چوارچەوەی هاوپەیماناندا نەبووە هۆکاری نەهێشتنی مەترسیەکانی خۆراوای کوردستان. دوای ئەوەی هەینی ڕابردوو هێرشە ئاسمانیەکانی فڕۆکەکانی تورکیا لە چوارچەوەی هاوپەیمانی نەدەوڵەتیدا دژ بە پێگەکانی داعش لە سووریا دەستی پێکرد، هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکرات پەیەدە دەڵێت سوپای تورکیا بە جددی ئەو چالاکیەی دەست پێ نەکردووە و هێرشەکانیش کاریگەریان نییە. ساڵح موسلیم کە حیزبەکەی فەرمانڕەوایی سەرەکی خۆرئاوای کوردستانە ڕاشی گەیاندووە، پێشوازی لە هێزەکانی هاوپەیمانان لە خۆرئاوا دەکەن بۆ کردنەوەی بنکەی سەربازی، هەروە پێشوازی لە سوپای ئازادی سووریا دەکەن کە لە ناوچەکەدا مەشق و ڕاهێنان بکەن. ئەو لێدوانی ساڵح موسلیم بۆ کردنەوەی بنکەی مەشقی هاوپەیمانان و ئۆپۆزیسیۆنی سووریا لە خۆرئاوای کوردستان لە کاتێکدایە ماوەی چەند مانگێکە هێزی هاوپەیمانان لە تورکیا دەستیان کردووە بە مەشق پێکردن بە 5,000 کەس لە ئۆپۆزیسیۆنی میانڕەوی سووریا، بەڵام باز لەوە دەکرێت کە تەنها 54 کەس مەشقی سەربازیان لەلایەن هێزی هاوپەیمانانەوە پێکراوە و لەم دوایشدا ژمارەیەک لەو هێزانە لەلایەن بەرەی نووسڕەوە بەدیلگیرەوە. هاوکات هەردووە دەستپێکردنی هێرشە ئاسمانەکانی تورکیا جارێکی تر بەرپرسانی ئەو وڵاتە سووربوونی خۆیان پیشاندا بۆ دروستکردنی ناوچەیەکی ئارام لە باکووری سووریا. بەرپرسانی تورکیا ڕاشیان گەیاندووە دوای دەستپێکردنی هێرشە ئاسمانیەکان دەتوانن ناوچەکانی جەرابلوس و ئەعزاس لە ژێردەستی داعش دەربهێنن و ناوچەیەکی ئارامی تێدا دروست بکەن بۆ نیشەجێکردنی ئاوارەکان و ئەوانەی لە ژێردەستی داعش و ڕژێمی سووریا هەڵدێن. بەڵام هەر لە سەرەتای هەوڵەکانی تورکیا بۆ دروستکردنی ئەو ناوچە ئارامە، بەرپرسانی خۆرئاوای کوردستان دژی وەسانە و پێیان وایە ئامانجی تورکیا شەڕی داعش نییە، بەڵکو دەیەوێت ئەزموونی خۆرئاوای کوردستان لەناو ببات. لەلایەکی ترەوە ڕۆژنامەی یەدیعۆت ئەحرەنۆتی ئیسرائیلی بڵاوی کردەوە هەرێک لە رووسیا و ئێران بە ئاگاداری ئەمریکا بڕیارێکی استراتیژیان داوە بۆ هێشتنەوەی ڕژێمی بەشار ئەسەد لە دەسەڵات و بەرگریکردن لێی. بەوتەی ڕۆژنامەکە لە چەند ڕۆژی داهاتوودا ژمارەیەک فڕۆکەوانی رووسی دەگەنە سووریا و بەنیازن لە ڕێگەی کۆپتەر و فڕۆکەی جەنگیەوە گورزی ئاسمانی دژ بە پێگەکانی داعش و میلیشیا ئیسلامی تونڕەوەکان لە وڵاتەدا بوەشێن. لەسەر ئاسی سیاسیش بڕیارە لە سەرەتای مانگی تشرین یەکەمی داهاتوودا و توێژە فەرمیەکان سەبارەت بە دوا ڕۆژی سووریا دەست پێ بکاتەوە کە بەوتەی چاودێرانی سیاسی دوو تەوەر لە خۆ دەگرێت کە یەکەم بریتی دەبێت لە دۆسەی ئاسایش و پاراستنی گیانی هاوڵاتیان و بنبڕکردنی تیرۆر و دۆسەی سیاسی و ئاسایەکان و ئاوەدانکردنەوە، بەڵام تەوەرەکەی تر فشار و سازان و گرێبەستی سیاسی دەبێت لە هۆڵە داخراوەکان. کاروان شێخ موحسین NRT